پۆلیسی ئەمریکا ڕێگەیەکی زۆر سادە بەکارهێنێ بۆ دیاریکردنی ئەو شۆفێرانەی کە حولیان خواردوێتەوە. بزانین ئەم ڕێگە سادەیە چییە؟ فەرموون ئەم کاتۆ باش ئەتوانی لەسەر هێڵێکی ڕاست بوەستیت و دەهەنگا و بەرەو پێشەوە بڕۆیت؟ بۆچی بەم شێوازە ئەواکەی هێستەکەم تەوازن نەتێکچوو؟ سوبحان الله، ئەمە تاقیکردنەوەی کە حول بوو لەلایەن پۆلیسی ئەمریکا تەنها لەسەر هێڵێک بوەستە و دواتر چەند هەنگاوێک بەڕاستی بڕۆ. چەند هەنگاوێ بەڕاستی بڕۆ لە ڕاستیە کە حول و ڕێگەی ڕاست یەک ناگرنەوە. وەک چۆن لە دیمەنەکەی سەرەتایە بینیمان کەسەکە بە خوار و خێچیە ڕوا، بە هەمان شێوە ژیانیشی خوار و لارە. بێگومان و کەسەی کە حولە خواتەوە باڵانسی ژیانی تێکەچێت، تەوازنی ژیانی نامێنێت و بەم لاولای شەقامی ژیانە ئەکەوێت. هەروەها پزیشکێکی ئەڵمانی دەڵێت ئەگەر بێت و باڕەکان لە وڵاتەکەمانادا بخەین، ئەوە ڕێژەی نەخۆشخانە و سەنتەرە دەرونیەکان و زیندانەکان بۆ لە 150 کەم دەبنەوە. ئەمە تەنها لە ڕێگەی داخستنی باڕەکانەوە نیوەی کێشەکانی ئەڵمانیا بوونی نامێنێت. هەروەها سیناتۆرێکی ئەمریکیش دەڵێت ڕاستە توانیمانە بگەینە سەر مانگ، بەڵام بەداخەوە لە ناو تۆزە چەقیلی. بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە لە ئەمریکایە. لەم کاتەیە 11 ملیۆن کەس ئاڵوودەی کە حول بووە لە ئەمریکا و هەروەها زیاتر لە 44 ملیۆن هاوڵاتی ئەمریکی لە وڵاتەکەیە بە بەردەوامی کە حول دەخۆنەوە. ئەمەش کێشەیەکی زۆر گەورەیە.